لە چوارچێوەی پشتیوانیەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان ئەندامانی هاوپەیمانی هیوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق با ئومێدەوە لە نوێبوونەوەکانی کۆمەڵ دەڕوانن. پێیان وایە بڕیارەکانی کۆنگرا بۆ قۆناغی ئێستا باشترین و گونجاوترین بڕیار بوون. کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆڵی کاریگەریان هەیە لە ناو تەحالوفی هیوا و هاوپەیمانێتی هیوایە لە بەقا ڕۆڵی کاریگەریان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان، ڕۆڵی کاریگەریان هەیە لە شەقامی کوردیاوە لە ناو با بڵێن جوڵەی سیاسی بەگشتی کاریگەری زۆریان هەیە. من بۆ خۆم پێم وایە جورئەتێکی گەورە و ئیستثنائی بوو کە توانیان پاشگیری ئیسلامی لە حیزبەکە بکەنەوە و تەنانەت گۆڕینی با بڵێ ناوی یاخود ناونیشانی ئەمیریش بۆ سەرۆک دیسانەوە هەوڵێکی ئازایەنە و هەنگاوێکە بە ئاراستەی ڕاستدا. ئەمە مانایەوە نییە کە کۆمەڵی ئیسلامی بە گۆڕینی بۆ نمونە ناوی ئەمیر بۆ سەرۆک یاخود ناوی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری لەسەر ئەو نەهجە فکریەی خۆی لا ئەدات. بەڵام ئەمە جۆرێکە لە کرانەوەی زیاتر، جۆرێکە لە با بڵێن ڕۆڵبینینی زیاتر بە ئاراستەی ئەوەی کە لەبری ئەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو ڕابردوو با بڵێن کۆمەڵێک بێ بۆ چوارچێوەیەکی ئیسلامی ئایدۆلۆژی دیاریکراو، ئێستا کۆمەڵێکە کە لە زۆر ڕۆ کراوەترە کە خۆشانەزانن یعنی کۆمەڵێک مەفهوم و چەمک هەیە بە تایبەتی چەمکی دادگەری چەمکێکی ئینسانیە بەر لەوەی ئیسلامی بێ، بەر لەوەی با بڵێن ئایدۆلۆژیەکی حیزبی بێ یان بەر لەوەی هەویەیەکی حیزبی بێ. لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە لە ئیختیارکردنی چەمکە کەشکە چەمکی دادگەریە با بڵێن موفق بوون و سەرکەوتوو بوون. من بۆ خۆم پێم وایە زۆر زۆر گرنگە ئەم گۆڕانکاریانەی کە لە ناوا کراوە، ئەمیر گۆڕاوە بە سەرۆک، کۆمەڵی ئیسلامی گۆڕاوە بە کۆمەڵی دادگەری، زۆر زۆر گرنگە لە فکر و لە بەرنامە و ڕوئیا و پەیڕەوی ناوخۆ و جۆری مامەڵەکردنیان لەگەڵ کۆمەڵگەش بگۆڕدرێت. یعنی زۆر زۆر خراپە حیزبی سیاسی حیزبێکی داخراو بێ، زۆر گرنگە حیزبێکی کراوە بێ، باوەش بۆ هەموو مجتەمع بکاتەوە. ئەوەی جێگەی سەرنج و بایەخی کەسایەتی و لایەنەکانی دەرەوەی کۆمەڵە ئەو کۆدەنگیە بوێرانەیە بوو کە ئەندامانی کۆنگرە بە یەکدەنگی بڕیاریان لەسەر پرسە گرنگ و چارەنووسسازەکانی حیزبەکەدا. ئەوەش دەرخەری ئەوەیە کە کۆمەڵ هەمیشە بە یەکدەنگی بڕیار لەسەر پرسە گرنگەکان دەدات. پەرلەمانتارێکی هاوپەیمانی هیوا دڵخۆشە بە سەرکەوتنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ و بڕیارە نوێیەکانی ئەو حیزبە بە ئیجابی ناو دەبات. من خۆم لە ناو یەگرتووشە ئەم موناقەشاتانە هەر هەبوو ئێستا شەرماوە، ینی کە ئایا گرنگە ئیسلامی بە ناوی یەگرتووە ببێ یا بە ناوی کۆمەڵەوە ببێیانە. من قەناعەتم وایە ناو گرنگ نییە، ناو ڕۆک گرنگە. بەڵام ئەوەی کە گرنگە کوردستان پێویستی بە دوو ڕەوتی بەهێز هەیە، ڕەوتێکی سیاسی بەهێز کە بتوانێت جەماوەری کوردستان زیاتر لە پانتایی سنووری ئەندامانی یەکگرت و یا کۆمەڵ خۆ بگرێ، و پێویستی بە ڕەوتێکی بانخوازی پەروەردەی ڕەسەن هەیە کە بتوانێت ڕەسەنایەتی و میانەڕەوی و شناسی ئیسلامی کۆمەلگای ئێمە و ئەندامانی ئێمە قوڵتر بکاتەوە بەهێزتری بکە. لە هیچ یەکێک لەم بوارانە ناومەرج نییە، بەڵام ئەوە بابەتێکە تایبەت بە بەرایانی و ئەندامانی کۆمەڵ و کۆنگرە ئێمە پیرۆزبایان لێکەین لەسەر هەر شتێ خۆیان پیان خۆشە و هەڵیان بژاردۆ بۆ خۆیان و هەر چۆنێ ئەوان پیان خۆشە ناویان لێبنرێ. ئێمە ڕێز و پێشوازی لەو ناوەکەین و هیواکەین کە ببێتە مایی خێر و خۆشی و بەرەکەت بۆ ئەوانیش و بۆ کۆمەڵگای کوردستان. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵ بوێرانە لە مەیدانی بەرگریدا بووە دژی زوڵم و ستەم و هەمیشە ئەو پۆست و پلانەی ڕەت کردوێتەوە کە دەبوونە هۆی دەمبەستکردن و دەستگرتنی لە چاکسازی و وتنی حەق و ڕازگۆیی. لەو پێناوەدا قوربانی گەورەی داوە و بەرهەڵسی زۆر کراوە، بەڵام ئەوەی هیچ کاتێک لای ئەم حیزبە گۆڕانی بەسەردا نەهاتووە ئەو مەبدەئە کرداریەیە کە لە پاڵ بانگەواز و کاری ئیسلامی خۆی سیاسەتی بەرەی میلەت و مانەوە لە سەنگەری بەرگری لە خەڵک و شەقام پەیڕەو دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.